ئایندەی گەنج لەم وڵاتە ئێمە خۆمان قەدەر لە بەدەستاوی قەدەرەوەین. 8 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە و لە ساڵیادی تیرۆرکردنەکەیدا بەرپرسانی ئەمنی کەرکووک دەڵێن تا ئێستا دۆسیەکەی لە بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی کەرکووک بەکراوەیی ماوەتەوە و لێکۆڵینەوەکان تەواو نەبوونە. لە سەرەتای تیرۆرکردنەکەی بەرپرسانی ئەمنی کەرکووک بە کەسوکارەکەیان وت کە ژمارەیە کەسیان دەستگیر کردووە لەسەر ئەو دۆسیەیە و پێش 3 ساڵش بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک باسی لەوە کرد کە سەرەتاوێکیان دەستکەوتووە سەرباری هەموو هەوڵەکان، بەڵام دۆسیەکە بە ناڕوونی ماوەتەوە. ئەم بەرپرسەی ئاسایشی یەکێتیش لە کەرکووک دەڵێت تا ئێستا هیچ کەسێک لەسەر دۆسیەی تیرۆرکردنی ڕۆژنامەوان سۆرانی مامەحەمەد دەستگیر نەکراوە. ئەم دۆسیە زۆر کەس بان کراوە، زۆر لێکۆڵینەوە لە گەلێک کەسیش کراوە، بەڵام وەکو پێویست نەگێتە ئەنجام لەبەرەوەی ئەوانی کە بان کراوە و شک و گومانیان لەسەر بووە بێتاوان دەرچوونە بەکو دەستگیرکردن نابان کراوە. چونکە ئێمە ئەو کەسی کە بە تاوانباری تەواوی نێتوە نەزانین دەستگیر ناکرێت. باشە هیچ حزبولایەکی سیاسی لە پشت دۆسیەکەوەتان لە پشت تیرۆرکردنی سۆرانی مامەحەمەد هیچ شتێکمان لەو بارەوە دەست نەکەوتووە، باوەڕمان نایە. هیچ شتێکمان لەوە نییە کە خەڵکێک لایەنێک لە پشتم دۆسیەوە بێت. ئەم پیاوە کە براگەورەی سۆرانە و ماوەی 8 ساڵە لە میدیاکانەوە دەردەکەوێت و داوای بە سزاگەیاندنی بکوژانی براکەی دەکات. ئەو ناومێت بووە لە دەستگامنەکانی کەرکووک کە بتوانن بکوژانی براکەی دەستگیر بکەن. لەنایەن بەرپرسی مەرکەزی ئازادیەوەین ئەو سەردەما هەمان هەواڵمان پێدراوتیان سەرەداومان دەستکەوتووە، بەڵام ئەو قسانە بەڕای ئێمە بۆ دیزە بە دەرخۆنەکردن بووە یاخود سەرەداو هەیە لە سەروی ئەوانەوە نایڵن ئەمان جەریئانە ئیش ناکەن، ئەوەندەیان لە توانایە لە سەروی ئەوانە لە سەروی دەسەڵاتێکی بەرزترەوە نایڵێ ئەو دۆسیە بجوڵێرێ. سەرۆکی لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەیەوێت فشار لەسەر دەستگامنیەکان دروست بکات بۆ دەستگیرکردنی تۆمەتبارانی ئەو کەیسە، بەڵام وەک خۆی دەڵێت ئەوەی کارەکانی پەک خستووە نەبوونی سکاڵای کەسوکارەکەیەتی لە سەندیکای ڕۆژنامەنووسان. ئەسڵەن لە دوور و نێزیکەوە ئەو دەستگایی کە سۆران تێی کاری کردووە نە لەگەڵ سندیکایە ئامادە بووە هەر تەوزیحێک بۆ سندیکا بدا ئەم قەزەیە چۆن بووە تەنیا لە دوورەوە لە کەناڵەکانەوە دەبینین خۆی کاتە خاوەنی ئەو قەزەیە وە تا ئێستاش لە کەرکووکش پێم وانی ئەو دەستگایە سکاڵایەکی تۆمار کرد بێت لە شوێنێکی فەرمی و فایلێک و دۆسەیەکی بۆ ئەو کارمەندەی خۆی کردبێتەوە کە لەسەر میلاکی ئەو حسابە. سۆرانی مامەحەمەد لە دایکبووی ساڵی 1982 کەرکووکە و لە ساڵی 2003 دەستی کردووە بەکاری ڕۆژنامەنووسی. لە ساڵی 2008 بەوتەی دەستگامنەکانی کەرکووک لەلایەن چەند چەکدارێکەوە لە پێش ماڵەکەی خۆی دراوەتە بەردەست ڕێژی گولە و کوژراوە. سۆران کامەران، کوردستان 24 کەرکووک.